هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان لەلایەن ژنانی سەرکردەیەکێتی نیشتیمانی کورسانەوە بەردەوامە. لە ماوەی چالاکیەکانی 16 ڕۆژی هەڵمەتەکە ژنانی یەکێتی لە چوارچێوەی نوێبوونەوەدا خۆل و بانگەشەی تایبەت بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان ئەنجام دەدەن. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ئەوە دەخاتە ڕوو هەنگاوەکانیان بۆ زیاتر وشارکردنەوەی کۆمەڵگەی لە پێناو زیاتر خزمەتکردنیان. ئەمە کارێکی زۆر باشە بەڕاستی پێویستە ژنان لەم هەرێمەیە هوشیار بکرێنەوە بۆ ئەو تاوانانەی کە بەرامبەریان ئەکرێت چونکە کاتێک تاک هوشیار نەبێ بە مافەکانی بێگومان بێدەنگی هەڵەبژێرێ لە ئەنجامی بێدەنگێشا کۆمەلگا بەرەو کارەساتێکی گەورە ئەڕوە هەر لەم ماوەی هەڵمەتی کە ئێمە ڕامانگەیاندووە ئێمە دوو دیاردەی زۆر قێزەوەنمان بینی یەکێکیان بەشودانی کچێکی 14 ساڵ بە پیاوێکی تەمەن سەر و 50 ساڵ و هەروەها ئاڵوگۆڕکردنی کچێک لە بری قەرز کە تەمەنی 13 ساڵە بەڕاستی ئەم نەرێتە قێزەوەنانە ئەمە نەرێتی کوردەواری نییە ئەمە کۆمەڵی نەرێتی نامۆن هاتوونەتە ناو کۆمەڵگەی کوردیەوە ئەرکی هەموو لایەکمانە کە نەهێڵین ئەو جۆرە نریتانە ئەو جۆرە کللتورانە بێنە ناو هەرێمی کوردستانەوە چونکە لە دەرەنجامە خێزان بەرەو نالەبارەی و کۆمەلگا بەرەو هەڵوەشانەوە ئەبرێ. بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کورسان ئەوەی خستە ڕوو یەکێتی هەمیشە پێشەنگ بۆ ئایندەش پلان و بەرنامەی زیاتری هەیە و سەرکردایەتیەکێتی لە ڕیزی پێشەوەن بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە بتوانرێت خزمەتی زیاتر و باشتر پێشکەش بە سەرجەمچین و توێژەکان بکرێت. یەکێک لە ئەو پرۆژانە یا یەکێک لەو چالاکیانە کە ئەنجامی دەین بەشداریکردنە لەم خولا ئەم خولا بانگەوازی ژنێڤە تایبەتە بە توندوتیژیەکان لە کاتی شەڕا بە تایبەتی توندوتیژی سێکسی دیارە ئێمە لە کوردستانەوە لە باشووری شابا بڵین ژن قوربانی یەکەمی ئەو توندوتیژیانەیە چی شەڕی داعش بێ چی شەڕی ناوخۆ بێ چی شەڕی وڵاتە ئەقلیمیەکان بێ بۆ سەر ئێمە ئەمە ژنان ڕوبەڕی بۆتەوە نمونەی زیندومان ژنانی شنگالە جا ئێمە ئەمانەوێ ئەو ژنانە ینی بە ئامار بزانین ئەو ژنانە چەندن توندوتیژیان بەرامبەرکرەوە جۆری توندوتیژیەکان چین دەرونین جەستەین ئایا چین ینی توندوتیژیەکان بۆیە لە ئێستا لەگەڵ ئەم ڕێکخراوە هەموو تاوتوێی ئەو جۆرە توندوتیژیانەکەین. هەموو ساڵێک چالاکی جۆراوجۆر بۆ 16 ڕۆژەی چالاکیەکانی توندوتیژی دژ بە ژنان لە جیهان و هەرێمی کورسان ڕێک دەخرێت. یەکێتی نیشتیمانی کوردستانیش چالاکیەکانی بە شێوەی گشتگیرە لە پێناو بەرژەوەندی گشتی ئەنجامی دەدات. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمان.